بەڵێ کاک ئەحمەد جان چۆنی؟ سپاست دەکەم. من مامی چاوانم چاوان. بەڵێ بە چاوان فەرموو. وەڵاهی زۆر باسی تویان نەکردایان گوت پارێزەرێکی زۆر باش و تایبەتی و منیش خەڵاتێکی تایبەتم بۆ تۆ ئامادە کردووە. هەرگیز سپاست دەکەم. ئەمرکە. زاڵم ئەمر نەکات. وەڵاهی بابەتەکەی ئێمە ناموس و شەرەفە. ڕاستیەکەی شەریکەکەم لە ناو کۆمپانیا لەگەڵ ئافرەتێکی خزمەتکاری ناو کۆمپانیاکەمان تووشی حاڵەتێکی زۆر خراپ بووە. ئافرەتەکە شکاتی کردیە؟ ئەرێ وەڵە براجان شکاتی کردووە. کەواتە لەو مەسەلەیەی نزیکەی 40 هەتا 50 وەرەقەتان دەچی با لە ئێستاوە پێتان بڵێ. کاکە بێخەم بە لە بابەتی پارە لە منەوە دەفتەرێک بۆ تۆ. زۆر باشە. کەواتە وای دانێ ئیشەکە تەواو بووە. سبەی ئێوارە سەردانی ئۆفیسم کە باشە لە چاوەڕاتم. باشە بەسەر چاو دەست خۆش بێ. دیار وەرە کوڕم وەرە. وەرە کوڕی خۆم وەرە. بەخێر بێ وە سەردانت کردیمە. وڵی ئەو تەلەفۆنی جواب دەوە. بەڵێ. دیار کوڕی خۆ بەتەنێ بەجێرە باشە؟ ئەلۆ؟ بەڵێ فەرموو جۆمێتە. کاک ئەحمەد چی بوو؟ ئەریخەلی بەر نەبوو؟ ئەو مۆزوعە ئەوها ئاسان نییە دەبی دەرفەتێکم لێ باش ئیشی تێدا بکەم. کاکە ئەرێ تۆ هەر ئەمڕۆ بەیانیمان پێەکەی ئەگەر پێت ناکرێت پێمان بڵێ کاکە. کورە کاکە پێم ناکرێت بەس بەچی پێم گوتی مەسەلەکەمدا ئاسان نییە ئەوە قەت لە قەتن یعنی کاتی زۆرم لێ ئیشی لەسەر بکەم باشە؟ کاک ئەحمەد گیان تۆ زۆر سەیری کاکە شەرمی نییە ڕاست ڕۆوان پێمان بڵێ ئەگەر پێت ناکرێت پێمان بڵێ. کورە غەمت نەبی هەفتەشکە هەمشتە کۆتایی پێهاتیە باشە؟ باشە کاکە ئەوە هەفتەیە تریش چاوەڕێکەی. وان لەگەڵ سەرچاو. دیاری کوڕم باکە باشە؟ وەرە کوڕم وەرە دانیشە وەرە. باوکە وەڵی ئەوە ژیانیە تۆ دایکمیتیان. کوڕم لۆ ئەوە ژیانی تێدا هەموو دەمەوێت سەرەت و سامانێکی جوانت لۆ کۆکە بەوە تێدا ئیسلاحات بکەی و بەحەسیەوە. باوکە کورە پارەی ئیسفادەی چییە تۆ دایکمەتانە ئەوەنە مەشغوڵن مەجال نییە سەرفی بکەن. کوڕی خۆم ئەگەر دەتەوێت ببێ ساحێب سەرەت و سامان پارەکی زۆرت هەبی ئەوە دەبی ئەو هابژی کە ئەمە تێدا دژی. باوکە وەڵی بێدەبینێ ببنە و سەرەت و سامانم نە. سەرەت و سامانت نابێت کرێنوتوە بیا لۆ تێنابی لۆ گەورە نابی بڕۆ تەماشەکە باوک کە دەمری چ لە ئەولادی بەجێدێ بڕۆ تەماشەکە قەرت دوژمندانی کۆمەڵە کێشە سانی ئەمە و دەمانێت سەرەت و سامانێکی زۆر لۆ بەجێدێنی ئەوە تەخانی مەزرعە پارێکی زۆر لە باقی ئەکڕۆ لەوەی زیاتر چ دەوێت؟ کورە باوکە تۆ بەس با تەلەفۆنی جواب بم. بڵێ کاک ئەحمەد باشی؟ سپاس ئەوە $10,000 کرد لەسەر حسابی جەنابەت فەرموو سەیریکە. زۆر باشە. تەوا گەیشت کاکە جان من دەمەوێت لە ژنی یەکەم جودا ببمەوە. ئاسنیتەوە کێشە نییە. مشکلەکە ئەوەیە ئەو منی دەوێت و ڕازی نییە. هیچ غەمن نەبی هەموو لۆ تەرتیب دەکەم وەرەکەم لە یەکەم جەرسەی کۆتایی پێ بێت. دا باشە من سبێت چاوەڕێت دەکەم. زۆر باشە ئەمیش چاوەڕێ بەڕێستم وەرە باشە؟ خودات لەگەڵ. خوا لەگەڵ خوا حافیز. دیار کوڕم ئەوە چی وەرەکەم بابی خۆت وەرە. وەڵی باوە بێئەدەبی نەبێ ڕۆشتم. لۆ ڕۆیشتی با بەکەوی. باوە منە میش 2 دەقە قسەت لەگەڵ بکەم. دەوەرە جۆم بێتە وەرە. باوە جان تازە من ڕۆشتم ئیشی خۆت بکەم. سەبارەت بە کولەیشت بەم هەبوو؟ بەڵێ. وەرە کوڕم وەرە. باوە تاقەتم نەما بەخوا تازە ڕۆشتم. باش دەبڕۆ دەی بڕۆمان لە یەکتر دەبینین دەدوایە. باشە بەسەر چاو باوە جوو. ئەو زمانی خوارە وەرە دەستپێی نەتێ وارە غارانەیان لۆ بکە ئەوەش کورتە خوای وەڵڵی میزاجیان لێهێشت تاقەتم نەما نازانم بەتەمای چوون
هەمیشەکە بوو ڕاست دەکەی. سەلما دیاری کوڕم لە چێیە؟ چمە ژوورەکەی لەوێ نەبوو. لەوێنە بێ لەوانەیە لە مەتبەخ بێت چایەک ئاوێک شتێک بخوا بەس پیاوە کە پێم بڵێ و دوێنێ بۆ عاجزت کردبوو لە خۆت؟ ئافرەت ئەمن پارێزەرم سەرقاڵم کۆمەڵک تەلەفۆنم لۆ دێ لە دوای ئەو تەلەفۆنی دوێنێ زۆر گرنگ بوو حەزم نەدەکرد دیار جوێی لە قسەکانم بی. باشە حیاتم من لێت تێدەگەم دەزانم ئیشەکەی تۆ گرنگە بەڵام ئێمەش تەنیا و منداڵەمانەیە خوا هەڵدەگری ئیهمالیکێ بەخاتر نامالم نەکردێ لە دوای 2000 تەلەفۆن لۆ کرد بەس هەر نەهاتوو. باشە حتمما عاجز بووە لێت دیار ڕۆڵە وەرە بە قوربانن وەرە کوڕم وەرە دانیش کوڕی خۆ هەمن داوای لێبوردنم هەیە لەوەی کە دنیا ڕوویدا باشە؟ باوکە ئاساییە وڵا ڕاستی بۆ مۆزوعێک هاتبووم بۆلات باشەویش دیار بوو سەرت قاڵ بوو بە سەرچاو ئەوەی ڕاستی وێ زانکۆڵاینم پڕ کردەوە. بەڕاست ئەی دەستت خۆشبی. کوڕی خۆم چیت پڕ کردەوە؟ کۆلێژی پەروەردە بەشی سایکۆلۆجی. تۆ بەڕاستی تا کوڕم ئەدی ئەمە نەمانگۆ یەکەم جار دەبی قانون بی چووکە داک و بابەت یاساین دەمەوێ ئەتوو ببیە پارێزەر بێە ئۆفیسی من یارمەتی من بدەی. باوکە حەزی من گرنگترە یا قانون گرنگترە؟ ڕۆڵە هەزار شوێن مەمنونی تۆ بوو دەزانین دەرەجەی تۆ چەند لەسەرێ قانون مەمنونی تۆ بوو بچی. کۆمەلگا هەمووی نەخۆش ئەمەوێت چارەسەریان بکەم چارەسەر. کوڕی خۆم ئەوە چ پەیوەندی بە تو هەیە و کۆمەلگایە نەخۆشە پەیوەندی تو بە خێزانەکەتەوە هەیە. نەخۆشی چی و قسانە چیە دەیکەی تۆ؟ دایە بابە ئەڵێ ئەو لەو کۆمەلگایە ناژین بڕۆ سەیری سەر شەقامەکان کە ئەم دێ ئەو ئەڕوا مۆڕی لە یەک دەکەن سارە بەسەری عیدێ لە گڵۆپی سوور دەدەن هۆڕین لێدانا کوری دوورمەڕوو لە ناو خزمەکانی خۆمان کەسیان چاویان بە کەس هەڵایە سەیری سۆشیال میدیا بکە خەڵکێک پرۆژەیەکەکە لە باتی کۆمنتێکی دەستخۆشی بۆ بێ هەمووی ڕەخنەی ڕوخێنەرە آخر دووریژمە ڕۆ لە ناو ماڵەکەی خۆمان سێرکە هەردووکتان 24 ساعت بە تەلەفۆنەوە خەریکن آخر پێم بڵێ ئەمە نەخۆشی نەبێ ئەی چی نەخۆشیە. چاو لە قسانەیەت وەرە پیاوە کە زۆری لەگەڵ ماڵە نەوەک شتێکی بەستە بێت. دیار برە بۆ کوێ دەڕۆی؟ ئاگان لە نییە باوکت قسەت بۆ دەکا؟ فەقیرە چەند ساڵی شکار بۆ تۆ دەکا ڕۆڵە بۆ داهاتووی تۆ قسانە دەکەی. ڕۆ داوای لێبرنی لێ بکەو لە دڵی دەربێنە. ڕۆ دێ. باوکە داوای لێبرد نەکەم بۆی بەجێتم هێشت. کوڕی خۆ ئەمە ئەتومان خۆش دێ لە دوو بەرژەوەندی توینە کە ئەم پێت دەڵێم بڕۆ قانون دیارە ئەمە بەرژەوەندی تومان دەیەوەنیا دەمەوێ ببێ پارێزەرێکی سەرکەوتوو بێ لە ئۆفیسی بابت یارمەتی من بدەی یارمەتی داکت بدەی وانێ کوڕی خۆم. ڕاستە باوکە کوڕی خۆمان ئاخوا یەک دقە بزانم و چێت. ئەلۆ بەڵێ محامی سەلماتان لەگەڵە بەڵێ فەرموو. بەڵێ ئێمە ڕۆژانی شەمبە تا پێنجشەمبە سەعاتی 3 تا 8 لەوێ لە خزمەت داین. خەمتان نەبێ بەسەر چاو خواتان لەگەڵ. کوڕی خۆم تەواو ئێستا پێکاتین وەنیا؟ بەڵێ باوکە دەبینە مۆبایلەکەت بینەوە بیکەوە دەی با پڕکەینەوە دەی کوڕی خۆمە. ئەوتە دیار ئەحمەد مەولود کۆلێژی یاسا و ڕامیاری. پیرۆزە کوڕەکەم پیرۆزە نەکە لە کۆتاییدا کوڕەکەشمان دەبتە پارێزەرۆکی داک و باوی خۆی. بانی و پارێزەرە جوانە بمەرەما چێکردە اینجا بڵێ چی داوەتیەکرد بۆ دەدەم شاهانە دەبێ هەموو خزم و کەس بزانن کوڕەکەیمە بۆتە مەحامی و دایک و باوکی. چێ پارەکەی دەدا؟ هەردووکمان. ناکڕ هەر بخۆم پارەکەی دەدەم هەمووی ئەتوم خۆش دەوێت. هادیە وەرە پڕ باوکە چۆنی؟ خۆ بەخێر کوی لەگە کولیەی وەڵی باشین قانون کووە
دەرسەکانی خۆشە یان نا؟ وڵی حەزی خۆم نەبوو بەس باش نا قڕ باش دەبی هەموو بڕابەت و هەیە دەزانم لە دوا ڕۆژیش دەبێ پارێزەرێکی زۆر سەرکەوت و شوێن و جێگای بابت دەگریەوە هەر شتێک بە حەزی خۆت نەبێت بڕوا ناکەم توانی تێیدا سەرکەوت با سەرکەوتی دەبی جۆ لە بڕام لە کوڕەکەم ئێستا ئافرەتێک بێ کێشەشی لۆمان باز دەکە دەبێت و لەگەرم دانیشی جێڕابی و قسان نەکەی نامێت و بەس بە نەزەڕی فێرە ئیشەکان بی دەبێت بە عەمەلیش فێرە یاسانی باشە کوڕەکەم ئێستا لێتە مهم ئەتوو گرنگی بە ئیشەکانت بە و ئاگار لە خۆبی و مامۆستا سونیارخان لێرەیە ئێ دەبا بێتە ژوورێ ئەوە فەرموو سڵاو لە بەڕێستا هاتوون بەخێر بێ زۆر سپاس حەزت لە چایە یان لە تاوە زۆر سپاسیز ناخۆم فەرموو کو خزمەتت کەم ڕاستی ئەویست کەیسێکم بۆ بکەیتەوە لۆچێ ئەمەوێ لە مێردەکەم جاپمەوە زیادە بنەوە بەڵێ لەبەرچە چونکە خیانەتم لێکە بەڵگە و شتت هەیە بەڵێ چەند نامەیەکم لە دەستە زۆر باشە کەواتە دەتوانم بە زووتری کات وەکەم لەو مێردە جیا ببیەوە بەس با لە ئێستاوە پێت بڵێم ئەتعابی من لە ملیۆنێک لۆ 2 ملیۆنیە وڵی و پارەیە زۆرە بە من نادرێت باوکە ڕوخسەت هەیە پێشنیازێک بکەم کوڕم گوتم بێدەنگ بە و بێدەنگ دانیشە ئەخ بەس بزانم خوشم تۆ بۆ لە مێردەکە جیابیتەوە ژیانم زۆر ناخۆشە لەگەڵی خیانەتم لێکات نامەوێت بیبینم بێزار بووی نامەوێت ئەخی باوکە بۆی حەزم لێ بوو بچمە بەشی علم النەفس چونکە ئەزانم هەمووان نەخۆشن ئەها بزانە لەسەر نامەیەک ئەوێ لە مێردەکەی جیابێتەوە تۆ لە باتی مشکلەکەی بۆ حەل بکەی ئەتوێ لێکیان بکەی بێدەنگ کوڕم بێدەنگ دەمێنە و ئازارە ڕزگاری کەم کە تێدایە هەستە بڕۆ دەرێ ئەمری خۆت و سایکۆلۆجیت دەبینی هەستا سایکۆلۆجی خاتون جۆ لە من ڕابگرە ئەگە پارەشت نییە بە کێشەک نییە خوشکم یەک دەقە فەرموو ئەتوانی یەک دەقە قسە بکەین فەرموو قسەی چی بکەین باشە تو بۆ تەوێ لە مێردەکە جیابیتەوە ئەوە چ پەیوەندیەکی بە تۆ هەیە ئەوە ژیانی تایبەت بە خۆم و پەیوەندی بە تۆ نییە بە قوربان بیکە خاتر خوا بگەڕێ بۆلای سەرکە کۆمەلگا هەموو ڕۆژ کۆمەلگای کوردیە شێوێ تکایە لە یەک جیابە کۆمەلگای کوردی چ پەیوەندی بەو بابەتەوەیە جارێکی کە بێزارم نەکەی ها ئەگەر نە یەکسەرەتی بە باو بڵێ خوا پێی مەڵێ تۆ شازادەی خەونەکانی منی عەزیزم کەی بێ و ڕۆژێک کە ژیانمان پڕ بێ لە خۆشی و خۆشەویستی وە بەڵێنت پێدەم مانجی هەنجینیمان لە پاریس بیان لە سویسڕە ئەوە چییە؟ ئەوە چییە؟ خۆ چی وایەتەوە ژورۆ؟ نەموجرم لە دەرەوە بۆ دانایە خۆ دەگۆڕی ئینزایتە ژورۆ؟ جانەکەم خۆ بەڕوتینە مەزوری هاتمەزوری ئێستا خۆم دەگۆڕم دانەنیشی چێماوەسە 2 دقەی ئیستراحەتکەم مردم نەماپایکەمەوە دانەنیشی ئەو ماڵەوە می وێران کردو بڕۆ خۆ بگۆڕە دەی کچێ لەچیاتی بەخێر هاتنەوەم کەیتە سەعاتە لەبەرەوە هەتاوای پارەگرت و دەیمەوە کچێ مردم دەوازم نەبینە دامەنیشە ئەو ماڵە هەموو لەمی بۆ گەن کردو وێران بۆ ماڵە لە دەستیتەوە باشەکان خوازم نانم حازر کردو بەس بڕۆ خۆ بگۆڕەوە چییە و هەموو خۆڵە هێناوەتە ژورۆ بۆ من بڕۆ دەی والله دەزانیم من تو بەس دەسەر نفوسی ژن و مێردین دەنا یەک سیپاتی ژنایەتی تێدانە تێ سیپاتی نێدەوەتی تایە ها وەنیا بیرە تو چی کرد بیرە تو چۆن خیانەتە لێ کردم ها تۆ پیاوێکی زۆر باشی وانیا ئەرێ کاکە بەملیشکان غەڵەتەکەم کرد بە قورئان غەڵەت بووم والله دووبارەی ناکەمەوە کچێ بەملیشکان غەڵەتەکەم کرد و تەواو نایکەمەوە نایکێ وانیا مادام یەک جار کردن 100 جاری کەژێکەی گیانەکەم واز لەو بێنە من هەموو شتێکت بۆ دەکەم فەرموو سڵاو باشی کاگە شنیارخان یا خۆ بەخێر بێ سپاس ڕووناکت کردەوە زۆر سپاس
بۆیە سەردارم کردی ویستم بزانم چیت کرد بۆ کەیسەکە. یا خۆ بەخێبی وەڵڵا شێکی ئەوەندە چاکم لەسەر کەیسەکەی کردیا غەمت نەبی لە جەلسەیەکەم نا لە دووەم کۆتایی پێدێ. زۆر چاکە بەڵام ئەمەویست شتێکە پێ بڵێم ئەوەی ڕاستی بێت پارەکەم پێ تەرتیب نەبوو. بەڵام خەمە نەبێت بەڵێنێم پارەکە دەربوێنم بەس کێشەکەم چارەسەر بێت. زۆر بیر لە پارەکەی مەکەوە ئەمان بێ بەرامبەر بۆ دەکەم. چۆن یانی بێ بەرامبەر؟ بەبەستی چییە؟ لە ڕووی ئینسانیەت و بۆ دەکەم نابی؟ زۆر سپاس دەکەم بەڵام ناتوانم قبوڵیکەم ببوورە بەس تۆ خەمە نەبێت پارەکە هەر پەیاکەم بوت. ئەتو ناتێ جیابیەوە لە مێردەکەت؟ با ئەمەوێت. تەواو ئەم وەرەکەم یەک جیابنەوە ئیتر ئەو کاتی من توش دەبینە هاوڕێیەکتر. هاوڕێ؟ مەبەستە چه هاوڕێیەکە؟ شریاخە ئەتو ناتێ لە پیاوەکە جیاب بێوە؟ با. ئەو کاتێ تو پێویستی بە پیاوەک ناوی ئیتر ئەم توش دەبینە هاوڕێیەکتر و تەواو. باشە بیری لێکەمەوە. دڵەکەم تۆ ئەوەندە تایبەتی لە لای من داوای چاوم کەی پێ تێدەم داوای تەمەنم کەی پێشکەشتێکم تۆ شازادەی منی داوای هەر شتێک لەمم کەی لەم ژیانە من بۆتی جێبەجێیەکەم. وەڵڵاهی کاک ئەحمەدی پارێزەر پیاوێکی زۆر زۆر باشە. باشترین کاتە لە عەلی جیا ببمەوە. ئەو پیاوێکە پارەدارە و دەوڵەمەنە. عەلیش پیاوێکە کە تا ئێستا نەیتوانیوە یەک ڕۆژ دڵی من خۆش بکە. شنیار شنیار بەڵێ دیسانە ئەوڵقەیە ئەرەدا بە سەوازدە ئەڵقەی بینە دان دەگاگات لە من بی چێ وەڵڵا ماندی مردیمە بە قورعان. جا چی لێ بکەم دانیشم بە دیار تۆوە دەبێڵە دەی وازم لەبێنە ئەڵقا کچێ بە قورعانە ئەڵقانە سیفەتی نیوەی کۆمەلگایان تێکدا بە سەواز بینە کچێ ئەگایە کرد لە من بی بە قورعان مردم وەڵڵا ژیانە دێکردیتمە سەرەتان بەخۆی نازانم چ بکەم لە دەستت 10 سەعاتان لە ئیشێمە دێمەوە ئەو دەموچاوتە هەر گرژمۆنی بەرامبەرم ئێکچە شنیارە مژنم لەوەی نەیە بۆ حارێ لەگەرمەم بژێ ژیانەوە ناکرێ بەخۆی. ئێستا چی دەوێت تۆ بۆ سەر و دڵمەگری بۆ نایڵی سیرکەم؟ ئەرێ ئەمن لۆ سەر و دڵم گرتی ئێ چەم گۆتیا ئێخر وەڵڵاهی بە نەرمی قسەر لەگەر دەکەم هەروەی بەڕەقی قسەر لەگەر دەکەم هەروەی نازانم چ لەگەر تو بکەم شنیا. چی لەگەڵ من بکەی؟ ئەزانی بڕۆ چی بکە بڕۆ خیانەتم لێ بکە باش نییە؟ واکە بە قسە شنیان ئەو مۆزوع یەک ساری بەسەردا ڕۆیە ئەخر ناگرێت و هەموو ڕۆژە نەفسی قەوان لێدەیەوە ئەرێ کاکە واز بینە ئێ چ بکەم کاکە خەڵەتێک بوو کردم تۆ بەم کرد بە سەبی بڕێنەوە ئەتو بەس بزانم ئێستا چ لە من دەوێت لەوە دەکەی هەر لەو شتانە ئازای بۆ خۆ بڕۆ لەو شتانە بکە. شنیار غەڵەتەکەم کرد جارێک بوو تەواو تۆ بەم لەسەر کرد کاکە ئەو مۆزوع یەک سارە یەک سار ئەرێدە بە سەبم بوورە کاکە نەمزانی موبایلم لەک نەتونیە ڕەمزی نازانی هەموو شتم لەک نەتونیە جا لە دەرەوە بەس ئەو خوای ئەزانێت چیەکەی بەس ئەو خوای ئازانێت یعنی بەڕێی تۆ من دەستمە دەری خیانەت دەکەم ئەدیە کوپاری لۆمارە پێیا دەکەم. جا بۆ نایکەی کەیفی خۆتە چیەکەی بیکە. بەس زانم لە چت کەمە کاکە لە چت کەمە جلو بەرگە هەیتت کچێ وەڵڵاهی پارێ نانە هەموو شتەکە هەیتت لە چت کەمە. لە چیم کەمەوە نییە؟ ها؟ وازانی جارێکی کە باوەڕ پێکەمەوە؟ ها؟ وازانی جارێکی کە سیقە دروستەکەمەوە؟ جارێکی کە سیقە بە تۆ ناکەم با باشە پێ بڵێم. شنیان ئەرێ کاکە بە قورعان نەفەسەکەم نەمانەگەرتوو کچێ وەڵڵاهی نازانم چ بکەم لە دەست و شنیان ئەتوو پێم برێ عەلی ئەوەم لۆ بکە ئەگەر لۆم نەکردی تو تفۆم بەنی چاواری یاکە چت دەوێ؟ ئەزانی چی مەوێت؟ ئەمریکا و با تەنفیزیکەم ئەمەوێت جیابی چکتر من تاقەتی تۆم نەما تێگەیشتی ئەمەوێت جیابینەوە. ئەو بەچدیدە قسانە لۆ دەکەی دەداریشە ئەوە کێ ئەو دەستانەت فێر دەکا شنیاخە یارەوە مامۆزەکیشم لە بەرزکەیتەوە وانییە هەرەوە مابووە نییە کچەی لێشت دەدەم بۆ هەردوو چاوت دەردەینێ ئەو قسانە لۆ من نەکەی هەزارە شتیکە
ليش جاب مو إسا شرب تلفون بس على هاري برامكم كتير نكردي بروبيكا بمليش كام بملي وتبوم أو خيانة تتسمو كده خوالا دوتا وداك هو اللي من كخيانة لجنودك خوالا دوتا وداك ست لمن كرت كل جاني من دويران كرت أوانا رم على كشف وبدي أنا بخون مرتاح بريد كثير خيانة تبعشا بس نبي شو منيها خلاص أنا خلاص شو هلو ما بدك تشتمي بس كده لا شنيا أنا ما خلصهم شنيا شنيا خوایە جان من دانی پێدا دەنێم کە تاوانەکەم کرد و غەڵەت بووم کە لە فەیسبوک لەگەڵ کچە قسەم کرد غەڵەت بووم خوایە هەزار جاری کە دانی پێدا دەنێم غەڵەتەکەم کرد قوڕ بەسەر سەریە و کەسەی کە غەڵەتە چی دەکا یعنی نەبی لێ ببورن خوای گەورە بە گەورەی خۆی لە ئادەمیزادەکان دەبووری وەختە شێت بووم هەرچ دەکەم لێم نابووری خوایە جان یارمەتیم بدە نامەیە ماڵم لێ تێکچی ببورم دیسان تۆ چی دەوێت کاکە چی دەوێت لە من ئەی هەوڵە ئەزانی ئەوە غەڵەتێکی زۆر گەورەکەن غەڵەتی چێکەین تۆ زاگا لە قسەکانە بێت من هەتوم لە بەردەکەم جابەوە غەڵەتی چی تۆ باوکمە غەڵەتی تۆ باوکم من و باوکە هیچ غەڵەتێک ناکەین و مناڵش نینە تا غەڵەت بکەین تکایە نەچێشە بۆ ئێمە دروستکە نەچێشە بۆ مێردەکەشت دروستکە تۆ باسی چیەکەی کێشەی چی حاڵی چی کاکە من هاتوم کێشەکانی خۆم حەکەم سەیرم بکە آخر جارە ئاگادار دەکەمەوە ئەگەر ناتم هەموو شتێک بە باوکەڵە میتر وازم لە بێنەوە ئێخە و لە یەخەمکەوە بڕۆ چی پێڵێ پێی بڵێ بەس تکایە نە ئێمە تووشی مشکلە بکە نە مێردەکەشت شريعة خان سڵاو لەبێت کاکە ئەحمەد سڵاو یا خۆ بەخێبی سپاس هیوادارم باشت بیر کردیتەوە بیرم کردەوە بڕیارت چوو واز لە عەلیێن و ئەمەوێ زەواز لەگەڵ تۆ بکەم یعنی بیتە داوام نا ئەمان باسی زەواجم نەکردیە ئەم دەرم باجاری یەکتر بناسی ها بەرە یەکتر باش دەناسی ئەو کاتی بەدڵی تو دەبیت ها و تۆ چیڵیت باسی چیەکەیت من ئەو شتانە ناکەم ئەگەر من تەوێت بتوانی بە حەڵاڵی بیتە داوای من هەرەوەنە خۆ مەلەوار دەکەم بەسە تو پەلەیرە مۆزوعی مەکە با یەکتر تەواو یەکتر بناسن یەک دوو جار بگەڕێ یەکتر ببینێن ئەوکە پێم بڵێ ئێستا کات تێ پیاسەشی دەرەوەکەی نا من حاڵی ئەو شتانە نییە بەس ئەو کەیسم بۆ هەڵکەوتاوی تر ئەو کێسا وای دانێت تەواو بووە بیر لە ژیانی خۆت و من بکەوە باشە بەڵام هەرۆکو پێم وتیت ئەبێ بیتە داوام باشە بەو چاوانە دەبات کێسەکە تەواوی کۆتاییتان پێ بێت ئیتر بەو چاوای بەو چاوای باشە باشە علي ورا ليرم ورا كاكا السلام عليك باشا علي سلام جلانسوني دانش علي كوي
وڵی سالار برێم کومە برم باشم ڕاز نییە خێرە لەگەر شنیار سالارجان نازانم شنیار چی پێگوتی و چیلۆ باس کردی بەس حەزم لێ قچێک لە برای خۆت ڕاگری ئەوجا بە خۆت قەرار بدەی جێم لێتە وڵی سالار نازانم چ لۆ باسکەم کاکە سالار شنیار زۆر لەگەر من گۆڕایە نە ئاگای لەم نە نەدوو قسەی خۆشم لەگەر دەکا وڵی نەشیوەکی حازر دەکا بڕوات هەبی جارێک لە مارێ بەدەم پێ ناکەنی دێمەوە لە ئیشێ ئێستا لە چ بۆ خۆ داگات لێە مخیندم تەواو نەکرد ئیدی قسمەتەکەی من وابوو کاکە عملایەتی دەکەم لە بەیانیەوە دەڕۆمە تا 12 یەکچنی و ڕۆیە دێمەوە بڕواتە بی شنیار هەر نایلی بێ مەزوری لە مارە هەر دەرم دەکا دەرێتەوە بۆ پیس پۆخریە چیاتێ و چ بکەم خۆ ناچم دزی بکەم کاکە ئیدی کە سابەتەکەمەوەیە لەسەر هەموو شتی شەوە یعنی نازانم لۆوا گۆڕایە هیچ هەستە لۆ من نەما هەرچ دەکەم وەڵڵاهی نەمێشتە لە هیچی کەم بی بە قورئان جل و بەرگە دایم لۆم کڕیە وەڵڵاهی ئەلحەمدولیلا خواردنەکە ئێدەی خۆین پارەیە وەڵڵاهی بێ پارە نییە نەمهێشتێ لە هیچی کەم بی باشە عەلی شنیار لە خۆ ڕاوە دەکا نازانم وەڵڵاهی نازانم تەمەشام کە عەلی ئەتو خیانەتت لێ کردێ وایە باشە عەلی ئەوە دامان نا شنیار خیانەتی لە تو کرد هەڵوێستی تو کو دەبی لە جوابم نادەیەوە جوابم دەوە سالارجانم باش لە مەقسەدی تو تێدەگەم دەزانم مەقسەد چێ قسەکەت ڕاستە تەواو بەس ئەو مۆزوعە ئەوە یەک ساری بەسەردا ڕۆیشتێ ئەم نەک سارە دەست و پێی ماز دەکەم دەرم کاکە وازنە و مۆزوعی بینە کاکە بە ئەمەژانە چون دەست پێ بکەینەوە کورە سالارجان بڕواتە بی بەخوای خیانەتم لێ نەکردیا خیانەتەکەت چ بوو وایە خیانەتە بەس قسەم لەگەری کرد بوو نەچوو بوومە دەرێ نە هیچی ڕووی نەدا بوو ئیدی لەناو مۆبایلم دیتی و ئەوها یەک سارە من لەسەر ئەو مۆزوعی وا ژانم تێکچووە وا بمارم تێکچووە نازانم چی لێ بکەم چەند جار داوای لێ بردم لەگر گوتم شنیار کاکە پەڕەچ نوێ هەردێنەوە کاکە چت دەوێ لۆت دەکەم بە هیچ نایەتە ڕایە وەڵڵاهی وەم لە هااتێ ڕاست خۆم بکوژم لە تا و گوناحی کردیتم کاکە سالارجان تو بە خۆت دەزانی پیاوی پیا و ئەگەری غەڵەتکردنی گەلک زۆرە یعنی بەدەست خۆت نییە بەس خوا غەڵەت ناکە ئەمن ئێستا پەشیمانم وعدم دایتێ کەشتیوان ناکەمەوە بەخۆی عەلی بە خۆت دەزانی شنیار خوشتی خۆمە خۆت دەزانی خێزانتە یعنی ئەگەر خیانەتی لێ بکەی پێت وایە نازانم دەبی وەڵامی کوبیتن یعنی وای قسەتە ئەم ئێستا تەلەفۆنێکی لە بۆ شنیاری دەکەم قسە لەگەڵ دەکەم ئەگەر لێت خۆش بوو دەگەڕێتەوە ماڵێ هەرچەندە کە لەشی زۆر ڕقە بەڵام قسە لەگەڵ دەکەم هەوڵ دەدەم وەڵڵاهی من مەمنونتم سالارجانە من نە تو بە براگەورەی خۆم دەزانم یعنی کەس نییە هانای لۆ بەمە تو نەبی ئەلۆ باشە شنیار عەلیەوە لە لای من دانیشتەوە زۆر پەشیمانە شنیار جێ لە براگەورەی خۆت بگرە خوای گەورە بە گەورەی خۆی لە عەبدی خۆی خۆش دەبی دا ئەو جارە تو لێ بردەوە باشە باش جێلم بگرە جێلم بگرە تێگەیشتم تەواو باشە باش با بێمەوە باش عەلی بە خۆت دەزانی شنیار زۆر زەحمەتە لێگەڕێ با چەند ڕۆژێک لە ماڵی مەبی بە خۆشم دووبارە قسەی لەگەڵ دەکەمەوە باشە سالارجان دەست بینە وەڵڵه کاکەم وعدت دەدەمێ بەس ئەو جارە شتێکم لە بۆ بکە بە قورئان جارێک کە غەڵەتی وا ناکەمەوە قسەی لەگەڵ دەکەم باشە مەمنونتم چاوەڕێتیمە باشە
خێرە لۆ هاتووڕێ کوڕەکە لە دەرەوە ڕێی پێگرتم دیار بەڵێ چی دەوت هاتۆ ڕێی بە من گرتو بە منەڵەت باوکم بە تەمای مەرامێکی گڵاوە شەکری خوا باوکم بێنە ئاوا بە منەڵێت جۆ لە قسەی ڕامەگرا ئەوە کوڕەکی بێعەقڵە بێعەقڵ نییە شنیە وەچی پێم گوتی جۆنی ڕامەگرەوە ئەوە بێعەقڵە تێناگا بیر لە هیچ مەکەوە خۆت حازر کە بەیانی جەسەی یەکەم دەست پێ دەکات باشە چیە و نەبووە کەس دێتە ژوورێ دیار وەرە ستەوە باوکەوە چێ بینم چ نەبینی کوڕۆ باوکە بۆ واز لەو ژنە نەیانی بچێتەوە لای مێردەکەی بچێتەوە ماوە حاڵی خۆی کوڕۆمە تو تێناگەی ئەوانە یەکتریان خۆش نایە هەوڵ دەدەم یارمەتیان بدەم یەکیان جیاکەمەوە بابا گوێ بدێ هەموو کەسە شیوا فەقیر نیمە هەموو شتێک ئەزانم بێعەدەب وەردەرێ وەرە خوا واز بێنیتر من تر تاقەتم نەما ڕاست دەکا کوڕەکەت لەسەر حەقا تاوای تر واز لەم مۆزوعە بێنە ڕازی دەبیز ڕازی منداڵە هەرەندەی تێدەگە شنیان بەس دەرفەتم دێ باش تاوە باشە بەیانی لە جەلسەیەکەم و بینمەوە کەسێکی زۆر باشە باوکم خیانەتی لێەکە باوکم ئیش و کارەکانی خۆی بە ڕێکوپێکی ناکات ئەو تەنها چاوی لەو ژنانەیە کە دێنە لای ئیشەشان پێ بێ ئیشەکانی بە ڕێکوپێکی ئەنجام نادەن کاکەجان ئەو تۆ باسی چیەکەی من هاتووم کەیسەکەی خۆم حەلکەم مشکلەی خۆم حەلکەم و تۆڵی چی خوشکم وەڵڵا باوکم مشکلت بۆ حەل ناکات ئەو چاوی لە شتی ترە تکات لێکەم لی دوور کەرەوە بەڵام نەمێنی مێردەکەم جاکەمەوە تۆ خەریکە دوو هەڵی گەورە ئەنجامەدەی یەکەمیان ماڵ لە خۆت تێکەدەی دووەمیشان ماڵ لە ئێمە تێکەدەی ئەخر بۆ تەوێ لێی جیابیتەوە نا لێی جیامە بەوە تکایە خوای گەورە بە گەورەی خۆی ئەهەڵی عەبدە بورێ تکایە تۆش لێ ببورە و بگەڕێرەوە بۆ لای کاچ خۆمەچ پێم گوتی وەڵڵا لۆت هەڵ دەکەم وا دانێتەوە وە بەس ئەو ماوەی دەرفەتێکم دێ بە قورئان نۆزار چێشەمەیە دەباشە دەی کاکە من ئەمەوە دۆسیەی خۆم بکشێنەوە لەبەر چ ئەمەوە بڕۆمەوە لای مێردەکەم ئەمەوە لاپەڕێکی سپی لەگەڵ ئەوایی تر هەڵبەمەوە چمیە لە پڕەک و هەبڕیانت گۆڕی چ ڕوویدایە هیچ شتێک ڕووی ناوە ئەمەیە ژیانێکی تازە لەگەڵ مێردەکەمان دروست بکەم ڕاستیان نەکردیان عەقڵ بە گەورەی و بچووکی نییە کوڕەکەی تۆ لە منیش و لە تۆش عەقڵترە چنیە